ساڵح موسلیم و ڕەهەندە یاسایی و دیبلۆماسی و سیاسیەکانی لە سوودەکانمان لە شاری سلێمانی میوانداری بەڕێز بەکر سەدیق مامۆستای زانکۆمان کردو. مامۆستا بەخێر بێیت. لە راپۆرتەکەدا باز لە دوو گریمانە کرابوو. یەکێکیان لەسەر داوای تورکیا دەستگیر کراوە، یەکێکیشیان هەواڵگری چیک گوایە زانیوێتی کە موسلیم لەلایەن هەواڵگری تورکیاوە تیرۆر دەکرێت وەکو جانسز لە فەڕەنسا. بە بڕای تۆ کوام لەم دوو سیناریۆیە نزیکن لە ڕاستیەوە؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیدا گرتنی بەڕێز ساڵح موسلیم وچوونی بۆ بەردەمی دادگاومانەوەی لە پۆلیسی با بڵێن چیک لە وڵاتە نیشانەی ئەوەیە داوایەک هەبووە و بەڕێو شوێنە یاساییەکان گیراوە ئەوەی ئاماژەکانیش و معلوماتەکانەوە دەسەلمێنن کە لەسەر داوای تورکیا بوو، داوای لە ئەنتەرپۆل کردووە کە ساڵح موسلیم دەستگیر بکەن. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەنی لە تێڕوانینی ئێمەی کورد بەڕاستی وەسیلەکانی هەرچیەک بێ ئێمە بینیمان چۆ بەردەمی دادگا و دادگا ئازادی کرد، کەواتە کەیسەکە کەیسێکی یاسایی بووە. بەڵام ئەگەر لە من بپرسی ئەم کەیسە یاساییە لەکوێوە هات، ئەو کەیسە یاساییە لە دیبلۆماسیەتیشی با بڵێن مخابەراتی و دیبلۆماسیەتی پیلان کە تورکیا پەیڕەوی دەکا دەرهەق بە تەتەڵعاتی کوردی لە هەر پارچەکان و تەرکیزی یەکەمیش لە ڕۆژئاوایە ئێستا. بە قەنەعەتی من ئەو هەنگاوی کە تورکیا ناوێتی هەنگاوێکە ئێستا ئێمە لە بەردەمی ئاکامەکانی ئەو هەنگاوەداین کە ئازادبوونی ساڵح موسلیمە کۆمەڵێک مەغزای سیاسی و قانونی و دەولی دەگەیەنێ بە قەنەعەتی ئێمە لەبەرەوەی کە تورکیا پەنا دەباتە بەر هەموو وەسیلەیەک، ینی تووشی هاربوونێکی سیاسی و دیبلۆماسی بووە بە هەموو لایەکدا پەلامار دەدا. تەجروبەیەکیش هەیە لە وڵاتی تورکیا لە سەردەمی عوسمانیەکانەوە تا ئێستا کە دائیمەن پەلاماری سەر دەدا. پەلاماردانی سەر بۆ قیاداتی کوردی لە تورکیا تا سەردەمی گرتنی بەڕێز عەبدوڵڵا ئۆزەلان سەرکەوتوو بووە، بەڵام لە دوای ئەوە معادلەکە عەکس بووەوە دواهەمینیان بە هەوڵدانە بۆ گرتنی بەڕێز ساڵح موسلیم. بەردانی ساڵح موسلیم بۆ خۆی شکستێکی سیاسی دیبلۆماسی نێودەوڵەتی تورکیایە لە بەرامبەر مامۆستا دێنە سەر ئەوەی کە ئەوە شکستە لە پاڵ شکستە سەربازیەکەی تورکیا لە عفرین. بەڵام با بپرسم وەک زانیاریەکان باز لەوە دەکەن کە ساڵح موسلیم بە کەفالەت ئازاد کراوە. ئەم بە کەفالەت ئازادکردنە چ مەغزایەکی تایە؟ خۆی لە ڕاستیدا من ڕەنگە وردەکاری چۆنیەتی ڕێوشێنە یاسایەکانم لەلا نییە بە تاکید، بەڵام ئەوەندەی کە دەزانم ئازادکردنەکەی بە هەر وەسیلەیەک بێ بۆ خۆی مەغزایەکەی ئەوەیە ئازادکردنەکەی بە ڕێوشێنی قانونی ئازاد کراوە. ئازادبوونیش تەمان ینی پاڵدانی با بڵێن ئیتیهام بۆ کەسێک کە دەچێتە بەردەمی قەزا، ینی قەزا دوای ئەوەی کە لە کاتێکدا قەرار دەدا و حکمی قەزایی دەردەچێت تەبعاً دەبێت ڕێوشێنەکانی با بڵێن هەموو قۆناغەکانی تحقیق ببڕێ. بەڵام لەبەر ئەوەی پێدەچێت کەیسەکە بە گوێرەی قانونی نێودەوڵەتی و بە گوێرەی قانونی ئەو محکەمەی کە بەڕێز ساڵح موسلیمی ئازاد کردووە مەجالی ڕەبتبوونی کەفیلی تێدا بێ بۆ ساڵح موسلیم. ئەمە لە محکەمەی عادیش هەروایە بۆیە ئازاد کراوە، ینی گومانم لەوە نیە ڕێوشێنە قانونیەکان دروستن، بەڵام کەیسەکە واریدە یەکلانە بێتەوە لە ڕووی قانونیەوە. بەڵام ئەمەش هەر جۆرێک لە زەمانەتە بۆ پارێزنی حقوقی سیاسی ئەم بەڕێز ساڵح موسلیم بەردەمی قەزا. لە یاساییەوە ئایا چیک لە هیچ حاڵەتێکدا دەتوانێت ساڵح موسلیم ڕادستی تورکیا بکات؟ من ئەوەندەی ئاگادار بم طبعاً پاساوێک هەیە بۆ تورکیا، پاساوێک بە پاساوی ئەوەی کە لە خستوێتە ناو لیستی تیرۆرەوە، بەڵام لەبەر ئەوەی ساڵح موسلیم جنسیەی تورکیای هەڵنەگرتووە و جنسیەی سووریای پێەیە، بۆیە لەبەر ئەوە لە هەموو حاڵەتەکاندا دەبێ ئەم با بڵێن ئەم کەیسە لەگەڵ حکوومەتی سووریا لەگەڵ دیمشق یەکلا بکرێتەوە و لە دوجاردا ئەگەر حکوومەتی دیمشقاتە سەرخەت بەڕێز ساڵح موسلیم تەسلیم بە حکوومەتی دیمشق بکرێتەوە. لەبەر ئەوە لە مجمەلی قەزیەکە لە ڕووی یاساییەوە ئەنجا لە ڕووی سیاسیەوە قەزیەکە بۆ تورکیا محکوم بە شکستێکی قانونیە ئەنجا سیاسی. هەندێک لە شرۆڤەکاران دەستگیرکردنی ساڵح موسلیم بە جۆرێک لە جۆرەکان بە دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجالان دەچوێنن بەراوردی دەکەن. لایەنە لێکچوو جیاوازەکانی ئەم دوو کەیسە بە بڕای بەڕێستان وەک مامۆستایەکی زانکۆ چییە؟ من وڵا سپاست دەکەم ئەگەر ڕێگەم بدەی ئەو ینی پەیامەکەەوە خۆی بگەیەنە. من پێشتری شارەتم پێدا کلتوری سیاسی تورکی لە مواجهەکردنی تەتەڵعاتی میلەتی ئێمە لە باکوور و ئێستا هاتوۆتە سەر باشوور تەرکیزی لەسەر گرتنی سەرکردەکانە لە سەردەمی شێخ عوبەیدوڵڵای نەهریەوە تا ئێستا. بەڵام ئەوە لە سەردەمی عەبدوڵڵا ئۆجەلاندا
جیرانەکەشی تا ساڵێک دوای جیرانەکەشی بۆ تورکیای جێگەی دڵخۆشی بوو بەڵام عادەلەکە عکس بۆ بە زۆرێک کە پەکەکە توانی ئەم قەزەیە بە نوعێکی دیکە وەربچەرخێنێ بۆ پێهەڵاچوونێکی گەورەی پەکەکە ئەم تەجروبەیە لە کوردستانی سووریا لە کوردستانی ڕۆژئاوا با بڵین تورکیا پێی وایە سەری گەورە بۆ ڕۆژئاوایەوە جانتای دیبلۆماسیەتی با بڵین ڕۆژئاوا وەکو دیفاکتۆیەک لەوێ بەڕێ ساڵح موسلیمە بێخەبەر لەوەی کە کۆی پەیەدا وە کۆی ئەو مەدرسەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە ئیمتیدادی هەیە بۆ هەموو پارچەکانی تر یعنی احتیمال ناکاتە سەر کەسێکی دیاریکراوە بەگرتنی سەرکردەکانی ئەم با بڵین ئاڵا هەڵگرانی بیر و باوەڕی ئۆجەلان کە باز لە ئەوەندەی من تێگەیشتە بم باز لە ڕزگارکردنی گەلانی ڕۆژهەڵات دەکا و با بڵین هاوجوتە لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی ئەوەی تێپەڕاندووە بە جیرانی سەرکردەکانیان ئەم ئیتیجاها نەک نامرێ و پەرە دەستێنێ و ئەوەی لە ڕۆژئاوا بینیمانە لە با بڵین پەیەدە و بەسەر پێکەوتنی ئەو پارچەیە لە ڕۆژاوای کوردستان ئەوە دەسەلمێنێکە دەیان بەڕێزی وەکو بەڕێز ساڵح موسلیم هەموو سەرکردەکانی تر هیچ با بڵین کاریگەریەکی سلبی لەسەر حرەکەتەکە دانانێ و من پێم وایە ئەوەی کە ڕوودەدا ڕەنگە ئەگەر ڕێگەم بدەی ئەو جوملەیە بڵێم ینی تورکیا ینی هەوڵدان بۆ گرتنی سەرکردەکانی کورد و بەتایبەتی لە ڕۆژئاوای کوردستان بەشێکە لە هەموو ئەو سیناریۆیانەی کە تورکیا پەنای بۆ دەبا وەکو هاربوونێکی سیاسی کە تووشی بووە بە هەموو کارتەکان دەجوڵێنێ بۆ ئەوەی قەزیەکە لەبار بەرێت چونکە لە ئەسڵدا تورکیا دەیەوێ مواجهەی حقیقەتێک بکات کە نزیک بۆتەوە لە خاڵی کۆتایی دەتوانێت عەرقەلێتیقا ئەویش گەشتنی ڕۆژئاوایە بەسەر بەحر بۆ ئەوەی قەزیەکە مەشاکلی سانەوی بۆ دروست بکە و لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەنظاری عالەم لەسەر قەزەیەک بێ کە ئیحراجێکی سیاسی تووشی ئەمریکا ئەو وڵاتانە بکە ئەگەر بیانەوێت جێپی خۆیان لەڵەگەی کردەوە لە ڕۆژئاوا بکەنەوە کاریگەری ئەم پرسە لەسەر پەیوەندی تورکیا و چیک چی دەبێت ئەمڕۆ باڵوێزی تورکیا لە چیک باسی لەوە کردووە کە پێدەچێت پەیوەندی نێوان ئەنقەرە و پراگ جۆرێک لە با بڵین سارد و سڕیان بەرەو ناسەقامگیری پەیوەندی سیاسی بڕات تێڕوانینی تۆ بەڵێ لە ساڵی 2016 یا وابزانم ئەگەر پێشتر یا زووتر بزەبت کاتەکەم لە یاد نییە دوو کەسی هاوڵاتی چیشی با بڵین لە تورکیا دەستگیر کران کە هاوکاری تەندروستیان بۆ ڕۆژئاوا دەبر ئەمە بچێشەیەکی دیبلۆماسی و مرۆیی لە نێوان ئەم دوو وڵاتەدا دروست کرده بوو ڕەنگە بەشێک لە چاودێرانی سیاسی و با بڵین شرۆڤەکارانی سیاسی پێیان وایە ئەم هەنگاوە بە دەنگە هاتنی وڵاتی چیک بۆ کەیسی بەڕێز ساڵح موسلیم بەشێک بێ لە ئەو چوارچێوە بەڵام لە 2010 دەبێەوە بزانین ینی وەک قەرەبوویەک بەڵێ بەزگە ڕێگەم بدەیت خوا یعنی دەبێت ئەوە بزانین کە نظامی قانونی و نظامی قەزایی لە وڵاتە ئەوروپیەکاندا بە زەحمەت دەتوانێت بچێتە ژێرباری ئەوە ینی تۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە گیرا دواتر لە وڵاتێکی ئەوروپی نەگیرا لە ئیتاڵیا نەگیرا چوو لە وڵاتێکی ئەفریقی گیرا بەڕاستی ینی سیناریۆکە لەوێ جێبەجێ بوو نظامی قانونی نظامی قەزایی لە وڵاتە بە زەحمەت دەتوانێت بگرێتە ناو سیناریۆ دیبلۆماسیەکانەوە بۆ مقایەزەیەکی سیاسی لەبەر ئەوەی کە ئێستا لە نێوان چیک و با بڵین تورکیادا هەیە لەسەر ئەو دوو هاوڵاتیە باگراوندەکەیەتی و بە بەردان و ئازادکردنی بەڕێز ساڵح موسلیم لەلایەن تورکیاوە دەچێتە قۆناغێکی تر بەڵام لە 2010 حەلی ئەو مەعزەڵەیە بە دیوێکدا ڕەنگە وابیر بکەینەوە کە گرتنی یا با بڵین تەسلیمکردنی بەڕێز ساڵح موسلیم ئەو دوو هاوڵاتی بۆ بەردەدا بە نە نظامی قانونی و نە نظامی قەزایی پراگ ڕێگە دەدا و نە مستەمەعی دەولی و ڕێی عامی دەولی و نە لۆبی کوردیش توانای تەحملکردنی قبولکردنی ئەم واقعی هەیە بۆیە پێم وایە و ئەو هەنگاوەی کە قونسوڵی چیک لە هەولێر نای و جێگری وەزیری خارجی با بڵین پراگ چیک دوێنێ ئەو لە دوانەیدا ئەمە ئەو حقیقەتەیە کە پراگ ناتوانێت بچێتە ژێرباری سیاسەتەکانی تورکیاوە لە 2010دا کێشەی نێوان پراگ و ئەنقەرە بە هەرچوویەک بڕوا ناکەم دیبلۆماسیەتی مخابراتی و پیلانی تورکیا سەرکەوێ بەڕێز مامۆستا بەکر سدیق مامۆستای زانکۆ لە سودۆکانمان لە شاری سلێمانی و لەگەڵمان بووی سپاس بە وەڵامی پرسیارەکان